ئەوە چییە باوکە؟ چێ باوە؟ ئەڵێ سێتی قەڵەم ماجی کرد. عوسمان چاولێتی مناڵەکانی پێمان ڕابێرن. دەچی بکەن ڕۆڵە تۆزێ ئەدەبتان پیاێ میوانن خوایتر من جۆمێرە کەوتن دو سەر باوچە تقریبا هەرەوەڵا ئەوەی ڕاستی بێزانینی ڕۆڵە جانیمە بۆ مۆزوعێک هاتوین. هاتوین ئەمانەیە ئەم کێشەیە حەل بکەین و دوو ڕێگەشم دۆزیوەتەوە. یاخۆ چی قیلیا خۆن عوسمانەوە چی پێم ڕابێرە کاکە؟ مەبەسی مافەتاح ئەوە نییە. مەبەسی مافەتاح ڕێگا سیاسەکەیە یعنی بۆ مەسەلی ژنێنە بەستاخەم کاک جەعفەرجیان سیاسەتێکە لای ماڵی ئێمە مەکە. ئەزانی چۆنە گوڵەکەم با من پێ بڵێ ئێمە هاتوون بە شێوەیەکی دیموکراسیانە حەلی بکەین. ئەگەر وا بڕوا ڕۆژێ باوکەکەتان لە کۆڵانێکە ئاکوژن. چی کوژن؟ هێز نییە باوکم کوژێ. بۆچی کوژن؟ ئەی کوژن کاکە وا بڕوا. کوژن کاکەجان ئەو ڕۆژتا ئەوە لەو کۆڵانانە ئەگەڕێ و ئاخر ئەوی کوژن. یعنی بە کوردیەکەی باوکتان چاو باشقاڵە سێری ژنی خەڵگەکە. من چاو باشقاڵی بکەم باوکم شتیواناکە. بەرەڵا کردومە. بەرەڵا کوڕم کردومە. هەتا ژنیشم بۆ نێن بەخوا چاویش داگرم و گەڵبی ژەنێرم بۆ ژنان و هەتان کوژن. عیبە. ئەوەیە بەسمان ئەوەی شتێکی بەسەنێ بەقوربان. بە زۆرینەی دەنگ هەر هەمومان خەڵکی گەڕە کۆ بکەینەوە ئینتیخاباتێ بکەین یان بە بەڵێ یان بە نەخێر. مافەتاحگەر خەڵک تااقەتی نییە بچێت انتخاباتی عێراق سەدێن دەنگ بە باوکمەدەن. ئاکاکە بۆ ئەمایانیان جارێ هەرچی دەنگی ژنان هەیە ئیەن بە من بۆی نەجاتیان بێ ئارە وەڵایەن هەر هەموو یەن بۆ ئەم دەنگانە. الحکم لله ڕازین بەڵام بە مەرجێک. ئادێت نانی باوکم مەرج چی؟ تەزویری تیانەک لێ و ناوی مردوەکانش بسڕێتەوە. ئێ باشە دەیخوانێ بڕە و پیرۆز بێ ئەی کوا شەکراوەکە بان کاکە جان نابێ بلە بێتەوە. خوا حکایەت مهم بووە بەزەڵم عوسمان ئەو کوڕی تۆ تۆزێک کەرۆکەی بڵێ ڕازی بێ. کورە منە دوو چۆلەکەیم ڕازی بوو ئەو ژێژە هەرێکتر ڕازیە بێ ئەو تۆزێک لە زەلامی کە لە زلە ترسێ خۆش چاوی لە سووتێرەوە ئاوە شێرەکەم هاتەوە پێغەمبەر ڕۆڵە ئەو بۆ میوەمان هاتەوە پیاوانە بە خێراتنیان کوا پێ برار داوای لێوەرنەکەم تو سێرێمان گەڵی ڕێوازە یەک تۆزی لە خیاری سامەرات قەجاڵەتی سێرێمەڵی چاوانەرە وڵا تۆزیە حرمەتی خۆ بگرێ عوسمان کاکە دەچی پێ من بۆ ناگیرێ ئای تۆ بەچی بێگەنی ئەڵی بەحری ئەبیەزی بەڵجلانەوە زۆزوادی بەسە چەنە بازی فەرموو پیاوانە بۆچی هاتوو فەرموو ئەوەی ڕاستی بێ کوڕ مەزایشی بۆچی هاتوین بۆ مەوزوعی ژنەکەی باوکێ هاتوین ئینتیخابات دەکرێت لە گەڕەکە گەڕە کۆکرێتەوە بە بەڵێ بە نەخێر ئەگەر وتیان بەڵێ ژنی بۆێنین وتیان نەخێر ژنی بۆ نایێت ئەرێ ماڵە بەقون نەجی لە کاک فەتاح تۆش ماڵە بێ هەر ڕۆژە سا حیزبیشی کوڕە کوڕم حیزبیشی خۆ من عەلاقەی بە حیزبەوە نییە عەلاقەی بە ژنهێنانی باوکتەوە هەیە باوکە من تێنەگەیشت تێنەگەی جامەکەری خۆم تێنەگەرم کەس تێ ناگەێن دەتێکێنم ناچێت کوڕی من بە بێژنی وام لێ هاتووە لە کۆڵانە ئاوا سەیری ژنانی خەڵکەکەم جابا باوکی شوێن نەکوژێن ناموسیشمان نەچێت تێگەی بەگەڕەکە بڵاوێکەینەوە کێوتی کێوتی کامیان زیاتر وشنێنم نەبوو نەیەن من تێگەێنم با تێگەێن بە باشی تێگەێن باوکە تووشی نەخۆشی چاو باشقەڵی بووە تێگەشتی ئافرەت ناوێرە بێتە دەرەوانێ ئەما چێتە ناو چاویەوە باوەڕێ بێ کەس لێکوژم نێکوژم وەڵڵاهی جۆ بگرێ یەخوا من لێیشە کێر نەبم ئای بە کوڕم تێگەی یا یەکشتی شبا بێ بڵم خوا ئەگەلێ قەبکەم بۆ سمێڵەدا یەک تاڵی پێوە نایڵم تێگەی ئەنجا دوای یەشمەوە بۆ لاو پێشیەوە ما بێ یەکشی لەو بۆ لێم زیڕۆ بگاتە بنی دنیا ئەوە نیت مافەتا قسەیکی خێر کوڕە دەتۆ واز لە بلەشێت بێنە کاکە داینی بۆ خۆم بەخوا شەقشەقێنی پێکەم کوا شەکراوەکە تەوا یعنی شەڵا ڕێکەوتی کوا بلێکیان چی هێنات هێناومە پاقلاوە وشکەکە پاقلا چی پاقلاوی وشک والله باوکە هێناومە ئەوەتە ئەوە چییە؟ ئەوە پاقلەی وشکە کورە منوتم پاقلاوە وشک پاقلەی وشکی ئەمرن نەمێنێ بۆ کاتری پێکەم